پێویستی هاوڕێتی و هاو ئاهەنگی بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکان لەگەڵ بزوتنەوەی معلمان. بەیانی ڕۆژی دووشەممە 22 مانگی سەرماوەس لە پتر لە 100 شاری ئێران معلمان لە ڕێگەی بەڕێوەبردننی کۆبوونەوەی بەرین خوازیاری وەدی هێنانی خواستەکانیان بوون. معلمانی ناڕازی لە تاران لە بەرامبەر مەجلس و لە باقی ئۆستانەکان و شارەکان لە بەرامبەر بینای ئاموزش و پەروەرشی شوێنی نیشتەجێبوونیان دەستیاندە کۆبوونەوە. گرنگترین خواستی معلمان بەڕێوەبردننی گەڵاڵەی ڕیزبەندی بە پێی 80% موچەی هەیئەتی زانستی زانکۆکان و هاوسانسازی موچەی خانەنشینانە. مەئمورانی ئەمنیەتی لە تاران هێرشیان کردە سەر کۆبوونەوەی معلمان و بە هەڕەشە و تند و تیژی هەوڵیاندا کۆتایی بە کۆبوونەوەکەیان بێنن. شۆڕای هاو ئاهەنگی ڕێکخراوی پیشەیی معلمانی ئێران لە ڕێگەی بەڵاوکردنەوەی بڕیارنامەی کۆتایی کۆبوونەوەی سەرتاسەری ڕایانگەیاند کە ساڵهایە معلمانی ئێران لە پێناو وەدی هێنانی فێرکاری بێبەرامبەر و ئستاندارد و عادڵانە بۆ خوێندکاران و باشترکردنی بارودۆخی پیشەیی و پێگەی معلمان تێدەکۆشن و لەم ڕێگەیەدا هەزینەی فراوانیان داوە. لا درێژەی ڕاگەاندراوەکەدا هاتووە ئەگەر ناوەندەکانی دەسەڵات پێیان وایە کات بە دەست بەسەرکردنی ڕەسوڵ بۆداقی نوێنەری سەرۆکایەتی دەورەی شۆڕای هاو ئاهەنگی بە دادگاییکردنی جەعفەر ئیبراهیمی بەرپرسی شۆڕای هاو ئاهەنگی و بەدانەبەر توندوتیژی ئامانج ئەمینی و بە زیندانیکردنی محەممەد ڕەزا ڕەمەزانزادە ئیسماعیل عەبدی و مهدی فەتحی دەتوانن ڕەوتی مافوازی ڕابگرن یەکجار لە هەڵەدان. ڕاگەاندراوەکە لە کۆتاییدا تاکیدی کردووە کە بێگومان سەرکەوتن و وەدی هاتنی داخوازیەکانیان لە گرەوی هاوپشتی و یەکگرتووی سەرتاسەری ئێمەدایە و داوای لە هەموو معلمان کردووە کە بۆ وەدی هێنانی داخوازیەکانیان بە بانکێشتەکانی داهاتووی شۆڕای هاو ئاهەنگی پەیوەست بن. ئاشکرایە کە ئەوە تەنیا معلمان نین کە کەوتونەتە ژێر گوشاری بەردەوامی ڕژیمەوە. گوشاری سەر معلمان بەشێکە لە سیاسەتی سەرکوتگەرانەی هەمەلایەنە کە لە هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵایەتیدا لەلایەن کۆماری ئیسلامیەوە دادەسەپێت. ڕۆژ نییە هەوڵی دەست بەسەرکردنی ژمارەیەک لە هاوڵاتیان نەبیستین. زۆربەی دەست بەسەرکراوانی ئاخێزی خەزەڵوەری 98 هەروە بارودۆخیان نادیارە و لا زیندانەکاندا ڕاگیراون. دەیان هەڵسوراوی کرێکاری خەباتکار دژ بە چەوسانەوە و بێمافی کرێکاران، دەیان چالاکی ژینگە پارێز، دەیان ژنی ئازادی خوازی ڕێگای بەرابەری، هەروە لە سیاچاڵەکانی ڕژیمی ئیسلامیدا بەدیل گیراون. کۆماری ئیسلامی لەگەڵ چالاکانی هەموو بوارەکانی خەباتی سیاسی و مەدەنی لە ئێران دژمنە و هەموو ئامرازە دژەمرۆیەکانی بۆ کەپکردنی دەنگیان بەکاردێنێت. بەڵام لەو نێوەدا ترس و نیگەرانی و بە شوێنیدا کینە و نەفرەتی ڕژیمی کۆماری ئیسلامی لەو بزوتنەوانەی کە ڕێکخراون و لە ئاستی سەرتاسەریدا هاو ئاهەنگن پێگەیەکی تایبەتی هەیە. بزوتنەوەی معلمانی ئێران کەم و زۆر لەم جۆرەیە. مانگرتن و کۆبوونەوەکانی معلمان لە ماوەی ساڵانی ڕابردوودا زیاتر سەرتاسەری و هاو ئاهەنگ بوون و لەلایەن ناوەندە پیشەی یەخۆجەیەکان و شۆڕای سەرتاسەری معلمانەوە هیدایەت کراون. هەستیاربوونی کۆماری ئیسلامی لە ئاس چالاکانی بزوتنەوەی معلمان و ئەوەی کە بەم جۆرە بێبەزەیانە دەست دەداتە سەرکوتکردنیان لە دوو تایبەتمەندی ئەم بزوتنەوەیە سەرچاوە دەگرێت. یەکەم هەروەک ئاماژەی پێکرا حرەکەتە ناڕەزایەتیەکانی معلمان ڕێکخراو و سەرتاسەری. شۆڕای هاو ئاهەنگی ڕێکخراوی پیشەیی معلمانی ئێران لە خۆگری پتر لە 40 ساڵ ڕێکخراوی ئۆستانی و شارستانیە. ئەم ڕێکخراوە ئەرکی خۆی هاو ئاراستە و هاوڕێکردنی ناوەند و ئەنجومەنە پیشەییەکانی معلمان لە ئاستی سەرتاسەری ئێران پێناسە کردووە. لە ئێستادا معلمان لە چوارچێوەی ڕێکخراوی خۆجێیی و سەرتاسەری خۆیاندا ڕێکخراوترین بەشی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ئێستای ئێرانن. هەر بەهۆی ئەم تایبەتمەندیەیە ئەم بزوتنەوەیە ئەو توانایی هەیە کە ڕژیم بۆ وەدی هێنانی خواستەکانی بخاتە ژێر گوشاری جددیترەوە.
دووهەم ترسی ڕژیم لە ڕەوتی چارە هەڵنەگرنی چوونەسەرەوەی ئاستی داخوازیەکانی بزوتنەوەی معەلیمان و پەرەسەندنی لە ناو کۆمەلگادا. لە ماوەی ساڵانی ڕابردوودا شایەدی ئەوە بووین کە لە پەنا خواستی ڕەوای وەک بردنەسەرەوەی موچە، ڕسمیکردنی معەلیمانی حەقول تەدریسی، پێڕاگەیشتن بە بارودۆخی ژیانی معەلیمانی خانەنشینکرا و گەلێک خواستی پیشەیی دیکە، دروشم و داخوازیەکانی وەک فێرکاری بێبەرامبەر، نەمانی مەدرسەی پوڵی و کاڵاییبوونی فێرکاری، ئیمەنکردنی مەدرسەکان، ناڕەزاتی لە ئاست ناوەڕۆکی کتێبە دەرسیەکان، پێداگری لەسەر خوێندن بە زمانی دایک لەلایەن معەلیمانەوە هاتوۆتە گۆڕێ. بێگومان ئەمانە ئەو دروشم و داخوازیانان کە خەسڵەتی سیاسی بە بزوتنەوەی پیشەیی معەلیمان دەبەخشن و بە شێوەی بابەتی ئەم بزوتنەوەیە لە بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی دیکە لەوانە بزوتنەوەی کرێکاری نزیک دەکاتەوە. نیگای ئەمنیەتی ڕژیم نسبەت بە بزوتنەوەی معەلیمان لەم توانە زاتیانەوە سەرچاوە دەگرێت. ئەم توانایەش لە سەرتاسەری بوونی ئەم بزوتنەوەیە و لەبوونی بەستێنی گونجاو بۆ پەرەسەندنی دروشم و داخوازیەکاندا خۆی نیشان دەدات. کۆماری ئیسلامی کە متمانە بەخۆیی لەدەستاوە لە ترسی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەر حەڕەکەتێکی ناڕزایەتی سەرتاسەری کەوتۆتە لەرزە و هەر ئەم خۆفەی ڕژیمیش بەرەو کردەوەی سەرکوتگەرانەی دەبات و ئەوەش بێگومان خۆی بە شێوەی بابەتی و کردەوەی خەسڵەتی سیاسی دەبەخشێتە بزوتنەوەی معەلیمان. گوشاری ڕۆژانی ڕابردوو دژ بە معەلیمانی خەباتکار و پەرەسەندنی ڕەشبەگیرەکان لە ڕاستیدا کردەوەی بەرگرانان بۆ ڕێگری لە قوڵبوونەوە و پەرەسەندنی زیاتری بزوتنەوەی سەرتاسەری معەلیمانی ئێران. بەڵام ئەمڕۆ کۆماری ئیسلامی لە یەکێک لە قەیراناویترین بارودۆخەکانی تەمەنی خۆیدا بەسەر دەبات. ئەم ڕژیمە لە بوارە جۆرا و جۆرەکانی ژیانی کۆمەڵایەتیدا لەگەڵ جەماوەری وەگیان هاتوو بەرەو ڕووبۆتەوە. هەر ئەم واقعیەتە وزە و توانای زیاتر بە بزوتنەوەی معەلیمان دەبەخشێت و ڕێگا بۆ جێخستن و ڕادیکالکردنی ڕێکخراوی معەلیمان و هاوڕێتی و هاو ئاهەنگی لەگەڵ باقی بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکان دەکاتەوە.